من سعد الله إبراهيم عثمان ساڵی 93 لەگەک برایەکانم فێر ئەوی شێ بوونێ ئیشانەمان کرد دەستم بە ئیشانە کردین بەنسبەت خۆیەوەمە وەکو برایەکانمان هاوکارمان وەستایی بووینە ئەوەز ئەمە کاتی کاک تەڵەبەی قوتابی بووین جارجار دەهاتین مەراحل بەس وەکو ڕسمی مەسەر ساڵی 93 دەستمان بە ویشێ کرد تەمان ئەمە لە برایەکانمان فێر بووینە ئەوەنش لە خاڵەکانم ئەویش لە خاڵەکان یانمە وەکو بە سلسلە هاتینە خوارێ بەواسێ فتانەمە ئەوە خاین دەکەینەوە هەرچەند بخۆی هەر نەقز دەکات سەرەتام دەستم بە ویشانە کردیا ئیشی دروستکردنی بازن و گۆبەرۆک و عاشقمەند و ئەو کولتوری کوردەواریە ئەو شانمان دروست دەکرد پێش ئەو بابەتە نەمان دروست دەکرد بە ئێستا کردمانە ئیشی زیاتر نەخش و تەسمیم و دیزاین و شانان نووسینی ناوە نووسینی هەر شتێکە لەگوڵ دیکۆراتە تازدەیە ئەمە تازە وەکو بێشەشی شێوازەشی عالەمیە لە هەموو جیهانە مەسا ناوەشانە هەیە عادەتەن ناوی سادە کێشتە مەسەن وەکو تەسلیمەکی عالەمیە لەگە کاری حەبەران پێکەوەینە ئەو تەسلیمەکە شتەکان دادنێ ئەمە لێ لەدێر تەخریبی دەکەین ئەجار بە زێربی یان بە زیوی حەسەب ئەو تەڵەبەی کە داوا دەکەین پێش ڕاپەڕین ئەو شتانە هەر نەبوو ئەو تەسمیشانە نەبوو بە حکمی ئێمە مەسەلەن هەرێمی کوردستانی خۆمان زۆر عێلاقی لەگە دەری هەرێم هەر نەبوو بەدەستە بەواسێ مەسەلەن ئەو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەنتەرنێت مەسەن هەم شتانەیە زیاتر خەڵک مەکۆوری چاوکراوەتر بووە زیاتر ئەوانش جیلی گەنجانە جیلی گەنجەکان زیاتر حەزن لە تەسمی و شتەکانە ئەواتەنەمە دروست دەکەن چکە ڕەوازی لەسەرە و مەجموعەت شنێریش ئیش لەسەر دەکەین لە عین وەختیشدا ئیشی قەدیمەکانی کوردەواری خۆشمان دەکەین بەس ئەوانە زیاترن خۆی ئەمە لە مێژە ئیشی تەخریمی شتا دەکەین بە وەکو ناوشتا ئەمە مەسەرەن دووسێ نەفەر بووین لە هەولێر ئەویشانەمان دەکرد بەدەستا تقریبا دووسێ نەفەری کەشمان لێ زیاد بووە وەکو وەستایانی بەس وەکو تەسمی شتوە زیاتر ئەمە تەسمی دادنین دیزاینەکان ئەمە دادنین بە حکمی مەسەن کاگی حەبە خۆی لەکە لە گەرمانە بخۆی خەتات و فەنانە ئەو زیاتر تەسمیەکان ئەو دادنێ نووسینەکان ئەو دەنووسی حەسب ئەو جۆرێکە مەسەن تەڵەب دەکرێت ئەمە لێرە بەسەن دەیبڕین طبعا تصميمان زۆرە کابراک هەر فکرێکی هەبی هەشتێکەبی شێوازی لەسەر وەرەقە نووسین زۆر فەرقیە لەسەر زێر نووسین کابرا مەسەن ئەو لەسەر وەرەقە دەنووسی ئەو حروفانە تەڵەن لەگەریک دەمز نەکرایە بەس وەکو کابرا فکرەکە هەیەی ئەمە لەسەر فکرێوی تەسمیمەکی لۆ دادنی کاگەی حای مەسەن تەسمیمەکی وەکو مەسەن هاوشێوێوی یان لەوی زۆر جوانتر ئەو مەسەن دروست دەکرێت هەشتا مەسەن کابرا بە خۆی تەسمی هینایە دەرێک لەسەر ئەو تەسمیمە لەمان دروستکە ئەوشی لێ دروست دەکەین دەبێت حەسەب ئەو کەسێک کە ڕەغبەتەکەی لەسەرە بە زۆربەی تەسلیمەکان ئەمە بە خۆمان دادنین تەقریبا 95 تەسلیمەکان ئەمە خۆمان دادنین ئەوانە بابەتانە زیاتر تاکە مەسەن کابرایەک داوای ناوەشتەکە یەک نایلۆ دروست دەکرێت فەرقی لەگەڵ مەسەن کابرەکە بابەتێکی دروستکردیە داڕیشتە سەد بە مەسەن 100 1000 پێ داڕیشتی حتمما سیاغێوان دەست حەقیوانە زۆر فەرقی هەیە لەگەری